شیوەڕەشەوە سڵاوتان لێ بێتن بەربانگ و چیرۆکی ئەم جارەمان لە گوندی شیوەڕەشە لە حەجیۆمەران هەڵبەتە ئەم گوندە کۆتا سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێرانە لە دواوەی من ئەبێتە سنووری ئێران من لەگەڵ خەڵکی ناوچەکە قسەم کردووە ئەڵێن کە ساڵانە بەفرێکی زۆر ئەبارێتن و تا کۆتایەکانی مانگی چاریش ئەم بەفرە لە ناو ماڵەکانمان ئەمێنێتەوە لەگەڵمان بن بەم سەرمایە بڕۆین خواردنێکی بەتام لەگەڵ خاتونی ماڵەکە ئامادەکەین. ئێستاش گەیشتینە ئەو ماڵەی کە بۆ بانگی ئێوارە میوانیانین و چیرۆکەکەیان دەزانی. ئەمڕۆ کاردی دروستەکەین کاردی خواردنە خۆشەکەی کوردان لەگەڵمان بن. چۆنی بە قوربان باشی تەندروستی مەمنون زۆر سپاس سەلامەت بی یاخوا زۆر سپاس سەلامەت بی. کاکە ئەو خاتونانە چاڕی مندان نەکرد ئەوەندە پەلەتان بوو زۆر سپاس چۆنی بە قوربان تەندروستی زۆر سپاس دای خاتون چۆنی تەندروستی هەر بە منت گۆ چۆنی مەمنون هەر بە منت گۆ درەنگ هاتی ئەمن شیوێ خۆم لەسەر نا کاتی بانگیە درەنگ هاتی مەمنون زۆر سپاس چۆنی دای خاتون ئەگەر ئیزنم دەی ئەوە چ لێ دەنێ خەریکی چی چاڕی منت نەکرد ئەو کابانە بچووکە هاتم گوتم بە یارمەتی دەم دوێنێ بە پنج لێ دوێنەی بەپوو دوێنەی بەپوون هەر دەبی بە ماسی کوردی بکرێتن یان بە ماسی دیارە قرتێنەوە ئەوە گوشت ئەوە ناویچە ماسی حیوانی ماسی حیوانی بڵێ ماسی حیوانی پنج تێدەکەی پونجی تێدەکەی چەند وەختی دەوێتنەوە هەتا دروست دەبیتن وەڵام زۆری نایە سعاتێک ساعتە چ دەوێت بەس پنگەکەی ئێرەی شاخیە پنگەکەی ئێرەیە بەڵێ پنگەکەی شاخیە بڵێ ئی شاخیە کەمت برنجی شتێ دەکەی لەگەڵ خۆیتەوە باشە دوێنێ بە پنجە ئەو پونگەتان هەڵگرتەوە نیە پونگەمان ناوم جەمیدەیناوە ئێرێ بەسی گەڵیە پونگەکە باشە ئەو پونگە مەسەلەن کە لە مجەمیدەی هەڵگری تێک ناچیتن وەنی هەرتان خۆی دەدات دەی شوێەوە هیچ کێشەی نیە ئەوەکوی تازەیە باشە با بزانم خاتو حەنیفە خەریکی چییە خاتو حەنیفە چۆنی زۆر سپاس دەکەم ئەوڕۆ لەگەڵ دای خاتونە چۆن لە حازر دەکەن ئەوڕۆ بڕیارم داوە برنج بەکاردی برنج بەکاردی یعنی خواردنەکی کوردەواری بەڵێ دۆکڵی و دۆکڵی بەڵێ پێی دەڵێن دۆکڵی دوێنێ بە پنجەیە دوێنێ بە پونجی دۆکڵی هەردووچی پێ دەڵێ دۆکڵی پێ دەڵێ هەیە دوێنێ بە پنجی ئەوجا با ئەوش حازرکەین و قسەکانیش بکەین ئەمن چه یارمەتیددان ئەجا من خاتونێکی بچووکم ئەگەر غەڵەتیەکەم کرد شتێکم کرد نانە دەزانم کابانم بەس لانێ بەدڵیش نەبێت دەستەکان خۆشبی هەرچ پێ بەدڵم دەبی مەمنون سپاس دەکەم ساوار بە گۆشتیش حازر ساوار بە گۆشت بخۆش دەزانین ڕەمەزانە لە بوو بەربانگان دەبی نیستی هەر حازر نیسکونیە سفرێ ڕەمەزان بێ نیست هەر سەبری میوانێ بەسەر ناوە ئەوجا هەر کەسە و مەسەلەن بە شێوازێک نیستی دروست دەکات نەتوکو دروست دەکەی وڵی جای شێوازی منیش بۆیە پرسی مەسەلەن هەر ماڵە و بە شێوازێک دروست دەکاتن منداڵەکان چۆن دەخۆن واللهی بەقەڵ پێرەی دەکات بەڵێ نیست پێێنە بە سادەیش دەکەیت بە سادەیش دەکەیت دیوای هەر نیشک و درنجیەوە سادە لێدەنێت ئێستا مەسەلەن نیشکە کەشمان شلە ساوار وەنیە شلە ساوار بڵێ بە گۆشتی حیوانیان بە گۆشتی مریشکی بە گۆشتی مریشکی ئێرە بەچ بە ناوبانگە زۆر قڕای زۆر قڕاوی دروست دەکەن قڕا و برنجی زۆر لێدەن دا خاتون قڕا و خواردیتم یەک جار تاقیم کردۆتەوە زۆر خۆشە بەس مەسەلەن لێرە جیاوازتر دروست دەکەن لە ناوچەکانی تر چۆن دروستی دەکەن زاتری شاخی تێدەکەن و گشتی جیسکی کاوان تێدەکەن دا خاتونە تو مەسەلەن باران دەچێ شاخشتی بینی یان هەر کوڕانە لە بۆ دەینن یان دەکڕی کەماگەرە جارجارە بچینە ها گۆرم زۆشتیوارەین لە ناو باخۆمە ئەنگۆ لە بۆ زستانی چ لە مەسەلەن لە مزێمیدەی هەڵدەگرنەوەی مەحتەل نەبن وەڵام هەم شتێکی هەڵدەگرین مەسەلەن وەکو چ تەماتەی ئێرە هەڵدەگرین کاردی هەڵدەگرین گۆرمزا جیا برژیوە ئێستا ئەوە جیانامی هەڵدەگرین پونجی هەڵدەگرین پونجیش هەڵدەگرن یعنی ئەنگۆ زستانان مەحتەل نینە ناوەڵە ماسی هەڵدەگرین شیری هەڵدەگرین ئەو شتانە هەموو ناو مزەمیدەی دادنین الحەمدوللا دا خاتون ئێستا تۆی دروست دەکەیت هەر ئێستا من ئەوەم دروست نەکردووە ڕاستی بڵێن دەمەوێت فێریش بن
هەر دەبی دەستت لەسەر بی تا ماستەکە تێک نەچیتن ماستەکە بەقڵ دێکە ماستەکە بەقڵ هاتشینی دوایپم خەی تێ دەکەی ئێستا ڕچکە بکرداشتن تێ دەکەیتەوە تا سەریدا دەخەوی و لێ دەگەڕی تاو بیت جەدا ژیانی گوندی خۆشتران ژیانی شار ئەڵا ژیانی شارە خۆشە هەندێکی یارمەتی دەم باشە یەکەم خاتونەکە لە گوندی بی بە مندایە وەرە ئێرە بە من بڵێتن کە با دەستت ماندی نەبی یارمەتی دەم بانەڵێ دێرین یارمەتی نەدەم یەکەم خاتونەکە بەم بڵێ وڵا ژیانی شاری خۆشتراوانەیە کە لە گوندی ژیانە هەر دەڵێن کاکەنگۆ لە ژیان نازانن و هەر ژیانی گوند خۆشە بە زەحمەتماندی بوونی زۆر زەحمەتی گوندی چێدا؟ ئەماندی بوون و زەحمەتی زیاترە لە شاری ئیسراعات زیاتر شکەمترە لێرە ئیشی زیاترە هەرکوێ لێرە ئیشی زیاترە لێرە زەحمەترە بینەران دەمەوێت ئەو بەفرەتان پیشان بەم کە سیرکەن بە شاوی خۆتان ببینن یەک بە باڵای من درێژتر بەفرباریوە لێرە ئەم دیمەنانە نامۆنیم بۆ گوندی شیوەڕەش چونکە ساڵانە لێرە بەفرێکی زۆر زۆر ئەبارێتن بێ ئەمە تا مانگی 4 و 5 هەر بمێنێتن ئیتر ژیان لێرە سەختە بەڵام دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە بینەرە دەمەوێت ئەو دیمەنەتان پیشام دەم کە لە گوندی شیوەڕەش بەفرێکی ئەوەندە زۆر دەبارێتن کە خەڵکی ماڵەکە ڕاشی دەماڵن بەڵام ناتوانن زیاتر ینی بیماڵن چونکە هەر ئەوەندەیان پێدەکرێت تەنها شوێن پێیەکانی خۆیان بکەنەوە ئەگەر ئەم فەرعە ببینن ینی یەک بە دەرگاکە بەفرباریوە و سەیری ئەم ماڵە بکەن ینی ڕاستە زۆر ناخۆشە بۆ ئەوان چونکە بەفرەکە زۆرە بەڵام دیمەنێکی زۆر جوانیشی هەیە ینی هەتا جامەکە قەپاتی کردووە هەر بەفرباریوە ئەوەی توانیوانە ڕایان ماڵیوە و ئەوەی تریش وازیان لێنەوە چونکە هیچیان پێ ناکرێت لەگەڵ بەفرە بەناو گوندیدا ئەگەڕام ئەم خانووەم بینی زۆر سەرنجی ڕاکێشان دەمێ بزانم چەند کەس لەم خانووە ژیت کەی لێیە چیەکەن بەم بەفرە مامە بۆ سەرمایە خۆتان بەچ گەرم دەکەن خۆتان بەچ گەرم دەکەن والله بە کارەبای بە نەفتێ بەداری ئەم بەس ینی سۆبەی دارە ئەمە سۆبەی دارانم هەیە هیچی پێ ناکەم دڵ سۆبەی داران خزمەتی ئەوێتن و بە قڕان زاوتە هاتەماشەی لیژەی داراکە ئەوە پایزان دەی بڕم بە مەشینەی ئەساڕان لەسەریشی دە پایزی لەسەرشی دانم ئەسانی سۆبی ئەوتە سۆم پێ کردوە توار خۆت خەڵکی ئێرە و لێرە دەژی بەڵێ من خەڵ شێرەما بەخۆم لێرە دەشی وەختێکی لە هەولێرێ بووم بەس ئێستاکانە وازم لە هەولێری هینا هاتمەوە لێرە خاکەراسم نەزاویکە خەزیش بەفرێ ڕادەماڵن پیشت و کاڵی هاوینار باغداریە دەکەم دەچینن مامەگە وڵا سێوە گوێزە قەیسیە خۆخە جێراسە ئەوتە داری جێراسی ئەو شانەیە بەس ئەو ساڵی ڕابرد لۆم هەڵگرەوە ئەزاگە بێ ئیشا خوا بە قسمت بکە یاڕ ئیشاڵڵە دەبێ بڵێ خوا بە قسمت بکە ئیشاڵڵە خوا بە قسمەتمان دەکە مامە ڕۆژانی ڕەمەزانی ئێستاش مەسەلەن ئێستا کە بە ڕۆژوون هەر وەکو ڕۆژانی دیزوو لە خەو هەڵدەستی یان ڕەمەزانان کەمتر ڕەمەزانان کەمتر سبەینان سبەینە ئەمن بە یەک بە شەخص خۆم نا بەس هەیە هەڵناسیە تا سەعات دەویا ئێستا تو ڕەمەزان ئەو ڕۆ بە ڕۆژی بوو ساعت ئەمن سبەینان نوێژی دەکەم بەرخۆمان دەکەمەوە هەتا دەوری سەعات هەفت و هەشت دەنومەوە ڕەمەزانە ئەو جارەکان هەڵدەستم ئەگە ئیشم هەبوو دەسمە ئیشی دەنار لە ماڵیدا دەنیشم دەسمە نوێژێ دەکەم لە مزگەوت توی دیوم بۆ ماڵدا دەنیشم مامە زیاتر لە هەتا بەربانگ دەبێ بەربانجی هاتن دەچین نوێژێ دەکەی مەلەبانجیدا دەچینە مزگەوتی لێ بەربانجی دەشێن و نوێژێت مەغریبی دەکەن و دێن و ماڵێ ئەدی دوای نوێژێت دەکەنەوە نوێژ شادادێ دەچینەوە نوێژێ تەراویان دەکەین و نوێژە ئیشا دەکەین ئەو دەدین و ماڵەکە ئەی پاڵ بدەین لێ پاڵ دەدەنەوە کەس نایێت شتێکی بڵێن سۆبەتەشی بکەن کەم ئەری وڵڵە بەخۆم منداڵ خۆل لە ماڵ خۆلی دادەنشیدا ئەگە هەیە هاتوێک دەکا ئەو دەچی بەسەر دەستەکەن یەک فەرقەکەیان نەخۆشەکە بی دەستی نەکنی بە من بی سێ مانگان ئەگە ڕەمەزاندا سێ مانگە بە ڕۆژی هەر بەخارمدان حەتت باشە الحەمدلله شکر بۆ ئەو خوایە بەشکرانە ئەمد و سەنای خوای دەبێت لەو تەمەنەیدا دەڵێن پیاو بەنی خۆمان بێ ڕەمەزانان زۆر تووڕە دەبن ناوەڵی تووڕە ناو ناوەڵی دەگەم منداڵان زۆر شوێنەما ڕۆژێشت بێ سعات نام لە وڵای بێ سعات دەم و ینی ئەوە
بحر بخيار جمدانه روجي اولي لبو سياسر مديشي روجي اولي بس هاي بعدين رادم بحر بخيار مدانا انسان قنا بترابي دائما درت فرابي دائما دقا خلشي زار تكلفه خوش بي رو خوش بي درين نان مدي روم بدي بشر بشر اگر روي خوش بو من با جيسكا كده بو بوجمو اگر رو خوش نه بكرت دي با اگر روت خوش بو مشتكا كسكاجنا والله لا خوي بزياده الحمد لله اما جو صار انا ودي راجع بيني تاب او جيني بهاري او صار بفركته بفر نبوه صار بفر نبوه باشي نوت دو بفر نبوه بس بخوي او صار كان لما حد لي جاي مفرش لما حد ماما لا زور بي مثلا مالا كان دهاتم لنا وقندي قرام ما شاء الله يك ببجني من بفر باري بو بنجره كان همو داخل بود انكو كنت او بفري رامالن او كفر ديارنا او كفر ديارنا او كفر ديارنا بس هي بايهات بعيب من الشمال بزوي بيكربون دنا او بفر ما حد لي الجمال وقتي يعني زحمه نيك رايده مال مثلا او بنجرانا همو بفر داخرانا الان اوصل او زماني ناجري بس نوت وجو معلم ادي رهبو هذا زاني هم روج دركف من القفات دبو او ذا علي الرادار كم كربو مثلا بفرم كوربو علي شيخ مصدع جملو شيخ بمن هذا هاتم لا وقت الشراس جاي عاد خفا الامام او نادا ستيت با اوي دري دبا سي جورينا بس دري دكينو او تا معكم كديتو لما خاطي نبس طاوة ماما جان زور بي خوش حال بوم ممنون بفركت بمالا دست خوش ممنون هندك شرمتي الدم حسكه فرمو ورق با فرمو بزانم زحمة آسانة ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوايا جان لمن خوش بين روجو كان من قبول بكي آخرة خير ما بكي تاحت عبادة كان من قبول بكي لقناح كان من خوش بي هداية ما بدي آخرة خير ما بكي رزق روزي على ما مدي بركتي بخي إن شاء الله آمين آمين والحمد لله. سپاس بۆ میوانداریتان دەستی خاتونەکان خۆش پێکەوە خواردنێکی کورداواری زۆر خۆشمان خوارد دەستان خۆشبی سپاس لە بۆ میوانداریتان زۆر سپاس سەلامەت بی مختار با بمە لای تۆ کە بە ڕێگا داهاتم ماشەڵڵای لێبیتەن هەرکە گەیشتینە ئێرە سەیرم کردوتم ماشەڵڵا سیما ئێرە بەشارە چێ بە گوند ناچێتن هو عقمته كمان عقمتشي باشا الحمد لله الحمد لله لو إدارة وأوي بيويز ببي كراوة حتما لما شوينا كشمان سر سنورة اگر هر کسی که دیتا او شوینه اگر شیشی جوان ببینی حساب کسی ما جوان ببینی شامله راسته لو إلى قولات شيء ديكتو دراوسي والله عقمتيش تغزيري نكردوا همنا وكولانا كاني سب كردوا هم او دو سائدي او صالتا بريال لسدرا تواو كرا گشتە جوانەکانەوە ڕاستی مختار دەست خۆش زۆر سوپاس بۆ قسە خۆشەکانتان سوپاس بۆ میوانداریتان ئەو ماڵە هەر ئاوەدان بێ هەر بەرەکەتی لێبێت بەڵێ بینەران ئەمە چیرۆکی ئەمڕۆی ڕەمەزانی گوندی شیوەڕەش بوو تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ بێ خوا ڕۆژی و تاعەتی هەموو لای قبول بکات ئەمانەتی خوای گەورە